ئەم سنەتانە ئەبنە مای ئەوەی کەوا مەحەبەت و خۆشەویستی خوا بەدەستبێنی وەکو لە حەدیثە هاتووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم فەرمێ خوای تعالی فەرمووی حەدیثەکە قودسیە وما يزال عبدي يتقرب إلي بالنوافل حتى أحبه بردوام بندكانم دعاي بجهناني فرزكان سنة أنجام أدن أو أنده سنة أنجام أدن تا لدل ما خوشويس أبن تا أبن بخوشويستي خوا بو سنتانت تو أو أنده نزيك أبي تولى خواي تعالى أبي بخوشويستي خوا أمش نعمتك زور زور قوريه پاشان أفرمي حتى وایان پێتێ لای خوای تعالی ئیتر خوای تعالی هەموو ئەندامەکانیان ئەپارێزێ ئەفەرمێ ئەبن بەو چاوەی کە پێ ئەبینێ ئەبن بەو گوێیەی کە پێ ئەبیسێ ئەبن بەو دەسانەی کە ئیشی پێەکە ئەبن بەو پیانەی کە پێی ڕێەکە یعنی ئەو کاتە ئیتر تۆ ئەبی بە کەسێکی ڕەبانی بەهۆی چیەوە بەهۆی ئەوە فەرزەکان بەجێهێنە وە سونەتەکانی جێبەجێ بکەی لەبەر ئەو خۆشەویستەکانم ئێمە ناوێت درێغی بکەین لە سنەتەکانە لە بەجێهێنانی سنەتەکانە ئەم هەموو ئەجر و پاداشت و فەزڵە گەورەیە لە دەست بدەین